لەسەر بڕیاری بەڕێز کاقوبات تاڵەبانی جێگری سەرۆکوەزیران هێزێکی ئۆپراسسیۆنی ئاسایش لە دەواازە و مرزەکانی هەرێمی کوردستان جێگیرەکرێت بۆ ڕێگەگرتن لە بە قاچاقبردننی کاڵا و شومەک لە مەرزەکان هەرە بۆ ئەمە بەستە هێزێکی شاتوەتە سنووری ئیدارەی گەرمیان و لە مەرزی پەروێزخان ئێستا جێگیر بوون بۆ ئەوەی ئەو اجراعاتانەی کە بەڕێز کاقوبات تاڵەبانی پێی سپاردوون جێبەجێ بکەن. ئەم ئۆپراسسیۆنە بێگومان بەردەوامە بێت تاو کاتەی دەواازە سنووریەکان بە تەواوەتی کۆنتترۆلەکرێ و هەموو لایەک دڵنیا بوویەوە لە قاچاق نامێنە لە دەواازەکانە و دەواازەکان بە شێوەیەکی ئاسایی و یاسایی کارەکانی خۆیان کرد بێگومان ئەو کاتە ڕەنگە قۆناغەکە بگۆڕێ بۆ شێوازێکی تر و ئەم هێزە تەواجیدان دەبێت لە سنووری پارێزگاکان و لە سنووری ئەوی دارانەی کە مەرزیان لێیە بۆ ئەوەی لە هەر کاتێکدا پێویست بوو ئەم هێزە بێگومان ئەو جراعاتانەی کە پێویستە دەیکەن.